ئەمما ئەوەیە میدیا جیهانیەکان زۆر باسی ئەم کوڕە دەکەن لەبەرەوەی تەنها تەمەنی 18 ساڵە بۆتە خاوەن کۆمپانیایەکی گەورە ڤێلایەکی تایبەت بەخۆی کڕیوە سیارێکی ئاخر مۆدیل بیسی کارمەند لە بەردەستی ئیش دەکات تەنها لە ڕێگەی چیەوە تەنها لە ڕێگەی ژیری دەستکردەوە اینجاوەرم با چیرۆکەکەتان بۆ باس بکەم ئەم کوڕە هەر لە تەمەنی 7 ساڵی و حەزی لە بەرنامەسازی و ئیشەکانی کۆمپیوتەر بووە چەند جارێک مەڵپەڕشتی دروست کردو و فرۆشتیەتەوە بەڵام کە ئەو ژیری دەستکردە هاتە ناو مۆزوعەوە ئەویش بیری کردەوە بۆ سوودێک لەو ژیری دەستکردە نەبین و شتێ پارێ لێ پەیداکەم ئەو بوو بیزوەرەقەیەکی لە گرفاندا بوو هەستا بەرنامەیەکی دروست کرد بە ناوی کاڵ AI ئەم بەرنامی کاڵ AI ئیشی چ بوو خواردنێک لە بەردەمتە داهاتی ڕستمێکی خواردنەکەت دەگرت و پێی دەگوتی کەوا چەند کالۆری لە ناو خواردنەکەتدا هەیە و کۆمەڵێک زانیاری و معلوماتی تر اینجا دابەزاننی بەرنامەکە بەبەلاش بوو واتە ئێستاش دەتوانانی لە ئەپستۆر و پلەیستۆر دای بەزێنی بەفری بەڵام پێویستە مانگانە $2 بدەیت بۆی بەشداربی بتوانی بەرنامەکە بەکاربهێنی جا ئەم کوڕە چی کرد سوودی لە سۆشیال میدیا بینی ئینستاگرام و تیکتۆک و فەیسبوک و ئەوانە دەهات ڕیکلامی زۆر جوانی بۆ بەرنامەکەی دروست دەکرد کەسی ڕیاضی داهاتن بەحساب بەرنامەکەیان تاقی کردوتەوە کار بە بەرنامەکەی دەکەن بەم جۆرە داونلۆدێکی زۆر بۆ بەرنامەکەی هاتووە ئەویش توانی خێرێکی زۆر بکات مانگی یەکەم کە بەرنامەکەی بڵاو کردەوە 22 وەرەقەی دەستکەوتەوە واتە ژۆرەقە لە خێردا بوو هەر لە مانگی یەکەمدا و ئیتر هەر بەردەوام بوو لەم ڕێگەیەوە بوو بە $1,000,000